پشتی تاقەکردنا کۆرانە لە دوو باژەڕێن ئەمریکی دەموکرات داخوازا یاسایان بەندکردنا چەکان دکن. پێشهاتین سیاسی لە عێراقی کوردان نەچار دکن ڕوو بکەن بەغدایێ. و ژمارە پاسکوڤیان لە هەرێمێن کێشەدار لە عێراقێ بەرەف زێدەبوونیە. سلام و ڕێزی ویڤین دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاوتان لێبێت. لە ئەنجامی تەقە هەڕەمەکیەکانی ئەم دواییانەی کە لە تێکساس و ئۆهایۆ ڕوویاندا دیموکراتەکانی کە بربەرەکانی دەکەن بۆ بوون بە کاندیدی سەرەکی پارتەکەیان بۆ سەرۆکایەتی ڕەخنەکانیان تونتر کردووە لە سەرۆک ترامپ و دەڵێن هانی دووبەرەکی دەدات. جێگیری سەرۆکی پێشوو جۆ بایدن لە ئایەوە سەرۆک ترامپی تاوانبار کرد بە خۆشکردنی ئاگرەکە بۆ باڵادەستی سپی پێسەکان. چەند بەرهەڵستێکی بایدنیش لە پێشەبڕکەی دیموکراتەکاندا دەست بەجێ ترامپیان تاوانبار کرد بەهۆی لێدوانەکانی ئەم دواییانەی لە ناویاندا سیناتۆری ڤێرمۆنت بێرنی ساندەرسیش شایانی باسا تەقەکردنەکە هەڕەمەکیەکانی هەفتەی ڕابردوو لە شارەکانی ئەلپاسۆ و دەیتۆن مشتومڕی لەسەر کۆنتڕۆڵکردنی چەک لە ئەمریکا نوێ کردوتەوە. سەرۆک دۆناڵد ترامپ بە خانما خۆڕا سەردانا دوو باژاران کردبوو ببوون ئارمانجا تەقەکردنین کۆرانە و کوشتنا بدەهان کەسان لە دەمێ ئەو ڕاستی نەڕازیبوونا بووی دموکرات دخوازن ڕێنمایی نو ژ چەکان ڕا وەرندانین. کەمێک بەر لە جێهێشتنی کۆشکی سپی و دەستپێکردنی گەشتەکەی بەرە و هەردوو ویلایەتی ئۆهایۆ و تێکساس سەرۆک ترامپ جارێکی دیکە بەرگری لە خۆی کرد لە دژی پەرەسەندنی ڕەخنەکان کە سەبارەتن بە لە خۆگرتنی ڕەگەزپەرستی سپی پێستی و ئاماژەشی بەوە کرد چەکدارە گومان لێکراوەکەی ئۆهایۆ دەستدرێژیکردنەکەی پیشگیری لە نەیارانی لیبرالی سەرۆک کردووە. ئەوانەی ڕەخنە لە من دەگرن کەسانی سیاسی ئەوان هەوڵ دەدەن مەبەستی خۆیان بخەنە لە زۆر حاڵەتدا خۆیان بۆ سەرۆک بەربژار دەکەن ئەوان لە ڕاپرسیەکاندا زۆر لە خوارەوە بە تایبەتی دوان لەوان لە ڕیزبەندی ڕاپرسیەکەدا زۆر لە خوارەوە ئەگەر سەیری دەیتن بکەیت ئەو کەسە بوو کە پشتگیری دەکردن من وای بۆ دەچم کە تۆ بڵێیت بێرنی ساندرز من تێگەیشتم ئەنتیفا تێگەیشتم ئەلیزابێس وارن تێگەیشتم ئەوان هیچ پەیوەندیان بە سەرۆک ترامپۆ نییە ئەوانە بە دوای دەستکەوتی سیاسیدا دەکەن بۆیە پێم وان نییە بەدەستی بێن ئەوەندەی بکردن هەوڵم داوە دەست لەم بابەتەوە وەرنادەم. ترامپ پێشوازیەکی گەرمی لەلایەن کەسە ناودارەکانی ناوچەکە لێکرا کاتێک گەیشتە دەیتن و دژایەتێکی توندکرا لەلایەن خۆپیشاندەرە توندڕەوەکانەوە کە لەسەر شەقامەکان ڕیزیان بەست بوو لا دەرەوەی نەخۆشخانەکە ئەو شوێنەی ترامپ لاگەڵ خانم یەکەم سەردانی هەندێک لەو 27 بریندارەی کرد کە لە پەلاماری کۆمەڵکوژیەکەی ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بریندار بوون کە تیایدا 9 کەس کوژران. سیناتۆری دیموکراتەکان لە ئۆهایۆ شیرەت براون دەڵێت هانی سەرۆکیدا بۆ فشارخستنە سەر ئەنجومەنی کۆماری لە سینات بۆ ئەوەی کاردانەوەیەکی خێرایان هەبێت لە سەر یاسای کۆنتڕۆڵکردنی چەک کە لە ئێستادا لەلایەن خانەی نوێنەرانی زۆرینەی دیموکراتەکان پەسەند کراوە. من و شارەدار داوامان لە سەرۆک ترامپ کرد داوا لە سیناتۆر مەکۆنل بکات تا ئەنجومەنی سینات دەست بەکار بکاتەوە تا ئەو بە ئەنجومەنی سینات بڵێت دەیەوێت لێکۆڵینەوە لەو پرۆژە یاسایە بکرێت کە ئێستا لە خانەی نوێنەراندا پەسەند کراوە کە ئێستا ئامادە بێت. من داوام لە سەرۆک کرد تا بەڵێن بمن و هاوڵاتیانی ئەمریکی بدات کە ئەم پرۆژە یاسایە واژۆ بکات دوای ئەوەی ئەو هاتە دەنگ لەسەر پشتگیریکردن لە بڕیارەکەی لەگەڵ سیناتەر مەکۆنل. لە ئەلپاسۆ لەو شوێنێک کە 22 کەس لە بازارێکدا کوژران کە تەنها چەند کاتژمێرێک پێش پەلامارە کۆمەڵکوژیەکەی دەیتن بوو ترامپ ستایشی کارمەندانی فریاگوزاری کرد کە بەشداریان لە هاوکاریکردنی بەرکەوتوان و دەستگیرکردنی تاوانبارەکەدا کرد. بەڵام لە سەرانسەری جیهاندا باز لەو کارە دەکرێت کە تۆ کردوتە وەک پۆلیس هەر وەک جێبەجێکەرانی یاسا وەک یەکەم کاردانەوە ئەو کارێک کە تۆ کردوتە مایەی سەرسوورمانە هەموو کەسێک سەبارەت بەوە دەدوێت و من ویستم بێم سوپاستان بکەم چونکە ئێوە کەسانێکی زۆر تایبەتن. بەڵام هەروەها لە ئەلپاسۆ هەست و سۆز لە ئاستێکی بەرزدایە کە دەکەوێتە سەر سنووری مەکسیکۆ. چەکدارە تاوانبارەکەی هێرشەکە پاتریک کروسس گوایە کاتژمێرێک بەر لە هێرشەکەی پەیامێکی ڕەگەزپەرستی سپی پێستی لە ئۆنلاین بڵاو کردوتەوە کە تیایدا ڕقێکی زۆر بەرامبەر ئەو کەسانەی بە ئیسپانی دەدوێن دەردەبڕێت. زۆرێک لە دانیشتوانی ئەلپاسۆ سەرزەنشتی گوتارەکانی سەرۆک و سیاسەتەکانیان کرد لە دژی ئەو کۆچبەرانەی لە مەکسیکۆ و وڵاتانی تری ئەمریکای ناوەڕاستەوە بە نایاسایی هاتوونەتە ناو ئەمریکا. These hate-filled policies are enacted right here
ئەو سیاسەتانەی پڕن لە ڕق و کینە هەموو ڕۆژێک لێرە لە ناو کۆمەلگاکەمان پەیرەو دەکرێن. ئەم هێرشە ئەوانەی پێش ئەمەش هێرشێک بوون بۆ سەرمافی بوونمان تا ئێستاش کۆمەلگاکەمان لە دڵە خوڕپەدایە. هێشتا لە پرسەگردن و هاتنەوە سەرخۆی هێرشە ترۆریستە ڕەگەز پەرستیە سپی پێستەکەن، چونکە ئەوەیە کە هەیە لە ڕۆژگارێکدا کە کۆمەلگای لاتینی لە سانسەی وڵات ترسیان لەوە هەیە کە دوای ئەوە بکرێنە ئامانج. ئەمڕۆ بۆ ڕۆژانی تریش ئێمە دەبێت سەرۆک بەرپرسیار بکەین لەسەر ئەو شێوازە ڕەگەز پەرستیەی کە بەڕێوەبەرایەتیەکەی دیاری کردووە. ئێمە سەرۆکێکمان هەیە کۆمەلگەکان بە بەدکار دەخاتە ڕوو وەک ئەو کۆمەلگەیە. لەنێو ئەوانەی ڕخنە لە سەردانەکەی ڕۆژی چوارشەممەی سەرۆک ترامپ دەگرن، پاڵێوراوی سەرۆکایەتی دیموکراتەکان بیتۆ ئۆرۆرک بوو، ئەوەی کە نوێنەری پێشووی ئەلپاسۆ بوو لە کۆنگرس. سەرۆک لە تویتێکدا هێرشی کردە سەر ئۆرۆرک پێش گەیشتنی بە ئەلپاسۆ. ئەو گاڵتەی بەو ئاستە نزمەی کرد کە لە نێو ڕاپرسیەکاندا هەیەی و تۆمەتباری کردبەوەی کە بە ساختە خۆی وەک خاوەنی کە لە پوری ئیسپانی نیشان دەدات. ڕۆژی چوارشەمە ئەمریکا و تورکیا ڕێککەوتن لەسەر دانانی ناوچەیەکی پارێزرا و لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بەڵام تا ئێستا ڕوون نییە ناوچەکە بە تەواوەتی کوێ دەگرێتەوە و کەی جێبەجێ دەکرێت. لە میانەی و توێژێکدا کە پێش ئەم بەرنامەیە لەگەڵ ڕۆژنامەوانی بنکە لە عامودە سیروان حاجی بەرکۆ ئەنجاممانداوە، ئەو پێی وایە ئەمە هەنگاوێکی باشە و ئەمریکا توانی هەڕەشەکانی تورکیا بۆ سەر ناوچە کوردیەکان کەم بکاتەوە. شتێکی زەلال تا ئێستا لەو بڕیاری تورکی ئەمریکی دیار نییە. لە شتی ئەو هەری باش ئەو کۆ ئێستا ینی ئاشتی بەردەوامە و هەوڵدانیش بۆ ئاشتێکە دەم و درێژ بەردەوام. باشە تۆ پێت وایە بۆ ئەم بڕیارە ئەگەر جێبەجێ بکرێ کاردانەوەی کوردەکان لەوێ چیە بێت؟ هێزە کوردیەکان سەزی سەد ئەو بڕیارە کوردوێ پێشوازی بکەن ئەگەر هێزên ناونەتەوی هێزên هەرپەیمانیە ناونەتەوی ئەمریکا، بریتانیا، فەرەنسا و وڵاتانی دنیا ئەوروپا پێکەوە لەگەڵ تورکیا لێرە کاروبارێن هەربەش بکەن بە شێوەیەکی گۆ تزیان نەگهێ دەبەرێ تزیان نەگهێ خەڵکێ دەبەرێ و ببێ دەبەرەکە ئارام دەستگەهێن گۆل دەبەرێ هاتنە ئاواکردن ئەف دەستگەه بکاردن کاری خۆ بەردەوام بکەن ئەف دەستگەهێن گۆگە بێتری 7 ساڵان لەوێ دەرێ خەباتە خۆ دکن بەردەوام بکەن مەترسی لەسەر ئەولەکاریە وڵاتیان لەوێ دەرێ نەبە هەنگی تۆ پرسپێکتنە ینی گۆ ئەف چارەسەری ببێ چارەسەرێکش بۆ بەردەوامیە استقرارێ لە دەبەرێ و استقرارەکە مەزنتر بینە و بهێ لە خەلک بەگەرن وڵاتی خوا یەن گۆل هەرێما کوردستانی دژین یەگۆل لە تورکیە یان ژ ئەوروپا دژین بێگۆ ڕاستی تە پرسکرێکا ببن سەدی سەد وێ گابن ئەرێنی بن و هێڤیامە ئەو گۆ ئەمریکا بکار بدوێ واریدە پشتگیریا هەبالبەندێ خۆ بکنیش بەرگۆ ینی ئەم هەبالبەندێن گۆ لەوێ دەرێ لەگەڵ ئەمریکا شەڕێ داعش شەڕێ مەزنترین ڕێخستنا تەرۆرێ لە جیهانێ کرد مەترسیا داعشین هەیە وش بەروەیەکێ پێدویا ئەمریکا هەواڵبندێ سەر عەردێ هەیە و پێدویا هەواڵبندێ سەر عەردێژی بە ئەمریکا هەیە. باشە زۆر لە شارەزایان پێیان وایە لەبەر ئەوەی خاڵەکانی ئەو خاڵانەی کە ڕاگەێنراوە ڕوون نییە، تەنها سێ خاڵ ڕاگەیاندراوە کە ئەویش بەڕوونی ئاماژەی پێ نەکراوە کە ئەمە چۆنە. هەندێک لە شارەزایان پێیان وایە لەبەر ئەوەی هەڕەشەکانی تورکیا تا ئاهات زیادی ئەکرد ئەمریکا ئەم ڕێککەوتنە ئەکات تەنها بۆ هێوەرکردنەوەی با بڵین ڕەوشەکەی کە لەوێ هەیە ئەمە شتێکی ڕژ نییە. باشە ئەگەر وا بێگە بنێتە بواری جێبەجێکردنەوە تا چەندێک مەترسیەکان دووبارە ئەبنەوە. سەدی سەد تورکیا ینی ئێستا مەزنترین خەتەر لەسەر ڕۆژاوا و لەسەر دەبەرێن ڕۆژهەڵاتی فەرێد تورکیایە نە ڕێژیمی سووریایە نە ئیرانە تورکیای بەڕاستی و هێویا ماوە گۆ ئەمریکا و هەڤڵبەندێن ئەمریکی بتوانن لەگەڵ تورکیا چارەسەریەکە دەم و درێژ پەیدا بکەن پەیمانێکە ئاشتیە پەیدا بکەن ji ber jewendiya Kurdên Rojavayê ku danûstandinên baş li gel Tirkiye hebin û ji ber jewendiya Tirkiye jî ku danûstandinên baş li gel cîranên wê yên li Sûriye û tabetî bi Kurd hebin her du layan ditwanin sûd bigirin ji hevûdû sînoreke dûr û dirêj yanî li gel Tirkiye heye ve êsta ez nêzîkî sînorim teqrîben 1 kilometre wayê ez çiyayên li Bakurê Kurdistan li Tirkiye dibînim yanî çarenivîsa me girêdayî bi hevûdû ji ber wê gerek hemû hewldan bêkirin çi jaliyê Amerîkî ve Tirkî bû jaliyê hêzên li vê derê li ser erdê ve hêzên Sûriya Demokrat ve û YPG ve گۆ چارەسەرێک پەیدا ببە بڕاستی تێ نەش بەرژەوەندیا کەسی گۆ شەر دروست ببێ ئەگەر
ئەمریکا بڕاستی درۆژێ بێ چارەسەریەکە ینی گشتی پەیدا نەکە خەتەرا شەر هەروێ بمینە ڕاست. بەڵێ کاک سیروان لەم دواییانەش لە ڕۆژاوە هێزەکان ڕایانگەیان کە خەریکی دامەزراندنی ئەنجومەنی لەشکری خۆجێین باشە پێت وایە ئەم دامەزراندنی ئەم ئەنجومەنانە پەیوەندی بەم ڕەوشەوە هەبێت یان نا؟ 100% پرۆژەیەکە قەسەدێ هێزên سووریا دموکرات و ئەمریکا هەیە ji bo deverê ji bo devera Rojhilatê Firêt ew encûmenên xwecihiyên leşkerî dest pêkirin hatin damezrandin lê ta êsta ji bo xelk ji bo welatî proje nezelale ber bi kûî derê bidiçe em dever yani em tenê bi biryara dibihîzin çi ji aliyê qesedê bi çi ji aliyê Amerîka bi tenê em biryara dibihîzin lê ta êsta ne qesedê ne Amerîka ne kirtikesî berê xwe nedayê welatiyan û ciwan gotî em e projeyê me ev projeya me ye tiştekî zelal tune yani xelk tenya çawerwanî demgobasin û bedaxewa çarenivîsa xelkê li bir nezelale lê hêviya me ew got kesên biaqil pir bûne li deverê û li Amerîka û li Tirkî got bikaribin vê çarenivîsa xelkê li vê derê nexin metirsiyê de û bikaribin bi şêwekî aştiyane jiyana xwe berdewam bû. بەڵێ ڕۆژنامەوان سیروان حاجی بەرکۆ بەڕێوەبەری گشتی ئارتا FM زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. و هەشت پارتیên serbekirdan li Tirkiye nerazî bûn xwe diyar dikin li hember operasyonên çekdariyên Tirkiya yani artêşa Tirkiya di Herêma Kurdistana Iraqê de û gefên karekî serbazî di Sûriye de jî. ئەوان داوا لە کۆمیسیۆنی ئەوروپا و ناتۆ دەکەن مەبەستی تورکیا ئارامی هەرێمەکە نییە بەڵکو و داگیرکردنی قاکی کوردەکانە. HDP, KCD û şeş partiyên Kurdistanê li hember operasyonên ser Herêma Kurdistanê û gefên operasyonên ser Bakurê Sûrî daxuyaniyek dan û helwesta Tirkiyeyê şermezar kirin. Cîgirê Serokê Partiya Demokrata Kurdistanê ê Tirkiyeyê Ozan Kardaş daxuyaniya bi Kurdî xwend û destnîşan kir ku ji avabûna komara Tirkiyeyê heta niha pirsgirêka Kurd bi siyaseta ewlehiyê çareser nebûye. Her wiha di daxuyaniyê de hat gotin demeke dirêje artêşa Tirkiye li qadên din dibin desthilatdariya Herêma Kurdistanê de operasyonên leşkerî ên derheqûqa navnetewî çê dike. Partiyên Kurd îddia dikin ku eşkereyek ku derdê Tirkiyeyê ne ewlehiya sînor an jî qada ewlehî ye, Tirkiye ser xeta Efrîn, Qamişlû, Şengalê hesabên dagirkeriya mayînde dike. Partiyan operasyonên leşkerî ên Tirkiyeyê jî weka gavên dagirkeriyê binav kirin. Partiyên Kurdistanî balêdan ser fişarên ser Kampa Mahmûrê jî. Serî de em daxwa ji netewên yekbûyî NATO, Konseya Ewropayê, Komisyona Yekîtiya Ewropayê rê û rêxistinên navnetewî dikin ku yên dixwazin axa Herêma Kurdistanê û Rojava dagir bikin, hişyan dikin. Bila bidin zanîn ku pirsgirêkên heyî tenê bi rêyên aştiyane û demokratîk dikarin bên çareser kirin. Cîgirê Serokê Partiya Demokrata Kurdistana Tirkiyeyê Ozan Kardaş dibêje weke partî ew dibêjin mafê Kurdan heye ku bi statûyek siyasî xwe birêve bibin. Heger mesele tenê evlehî bî ev evlehî ji heşteyê ve aynî tişt hatiye ceribandin. Divê ev tiştan gel Kurdan bên rû niştandin li Bakur bî li Başûr bî. Em vê dibêjin weka partiya xwe ji em dibêjin li Tirkiyeyê Kurd divê heqê mafê herî kêm federasyon bî û 5 sadî jî referandum weka referanduma Başûrê Kurdistanê referandumekê bikin û bigîne destkefteyên xwe. Ji ber vê qasî yanî em vê dibêjin devlet mafê Kurda ye, divê Kurd jî ji vê heqê cîran jî wê têde bibênin. Ji xwe demokratîk de jî heger welatekî Kurdistan ava bi jwana re netirse heger demokrat bin ciddi lê ew xwebeke dagirker bi hesibên li Kurdistanê ji xwe müşkile ye yani problem xelas nabin vî rengî. Siyasetvan Sertaç Bucak jî balê dide ser geşedanên Rojhilata Navîn û Rojavayê Kurdistanê. Amerîka gelek qîmet dide li vî bavayê de destkeftiyên Kurdan ji ber ku ew hêzin demokratîk li Sûriye وەکی هەواڵبەندیە وان لەگەڵ وان خۆتە و حتا ئیرۆ ئەمریکا gelek پشتگیریە وان کردە و ji bo wî yekî jî naxwaze hevalbendê xwe alî leşkerî û siyasî de lawaz be wextekî dewletekî wisa mezin piştgiriya siyasîtê Kurda bike ku jî dikarin li wî siyasîtê de gelek qezancan bistînin ji bo wî yekî ez dibêjim pêwîst e Kurd siyaseta xwe de zelal Heşt partiyên Kurd ji çapemeniya Kurd dexwaz kirin ku divê pevajoya hestiyar de dev ji geşkirina pirsgirêkên hizbî ên di nav partiyên Kurdistanê de jî berdin. Xecî Can Falqîn, Dengê Amerîka, Amed.
و پێشهاتێن سیاسی ئەولەهەیە لە عێراقی کوردن عێراقی نەچار کرێنە و ڕوو بکەن بەغدایێ هەفتەمێ بەهێزبوونە هەستی نەتەوایەتی دناف کوردێن هەرێمە کوردستانە عێراقێدا دەسەڵاتدارێن و دخوازن پەیوەندیان خوا دەگەل حکومەتە ناوەندیە بەغدای باش بکن ji بۆ گەشەکردنا هەرێمەوان. لە دەمەکی نفشەکن و لە هەرێمە کوردستانە عێراقی پێگەهشتیە هەستێ نەتەوایەتی و مافی هەبوونە دەوڵەتە کوردیە سەربخە دە هزر و بیراویدا جهگرتیە پێشهاتین سیاسی و ئەولەهەیە لە 2 ساڵین بۆری لە عێراق و لە هەرێمە کوردستانê دەستوردارێک پەیدا کریە دەسەڵاتدارên کورد نەچارکریە بە گەرمی ڕوو بکەن بەغدایê لێگەلۆ ئەوێ چاوا بکاربن تێکڕایە نفشێن و قایل بکن و بەغدا قۆناغا دەست پێکەیە ji بۆ گەشەکردنا هەرێمەوان سەرکەوت شەمسەدین ئەندامێ پەرلەمانە عێراقی لەسەر لستە ئایندە بێ دوودلی وێ بیرۆکەیە هانددا. ناسیۆنالیزمی کوردی زیاتر لە 70 ساڵە ئیش لەسەر مێشکی با بڵێن خەڵکی تاکی کوردەکە کە عێراق هەڕەشێ عێراق مەترسیە فعلا عێراق هەڕەشە بوو مەترسی بۆ لە ڕابردووە بەڵام ئەو کاتانە عێراق خێر و بەرەکەت بۆ هەرێمی کوردستان کە ئێمە لە ئاشتیا بوون لەگەڵیانە هەموو تەتەوراتەکانی کوردستان و پێشکەوتنەکانی کوردستان لەو کاتانە بووە کە پەیوەندێکی ئاشتیانەمان لەگەڵ عێراق هەبووە بە نمونە لە دوای 2005ەوە سەیریکەن هیچ کاتە پرۆگرس و پێشکەوتن لە کوردستان ڕووی نەیاوە کاتێک نەبێت کە پەیوەندیمان لەگەڵ عێراق لە پەیوەندێکی ئەو پەڕی ئاشتیانە و سەرکەوتنا بووە ئێمە ئەبێ لە عێراق عاملی ئاشتی بین ئێمە ئەگەر کاتێ عاملی هەڕەشە بین هەر ڕژێمێک بێتە سەر عێراق دەسەڵاتی هەبێت هەر ئەوکو هەڕەشە سەیرمان بکات ڕوبەڕوومانە بێتەوە و احتیمالی هەیە هەمان قڕکردن ڕووباتەوە و ئێمە لە خێروبێر و سەرۆت و سامانی عێراق زیاتر ئەتوان سوود ببینین بەڵگەشمان 4 ساڵی ڕابردووە کە خۆمان نەوتمان فرۆشتەوە خۆمان ئابووری خۆمان بەڕێوە بردووە پارەمان لە بەغداوە بۆ نهاتوە چ نەهامەتێکمان بەسەر هاتووە بەبێ عێراقی سزایەکی هەرێمی کوردستان بە تەنها بودجەکەی بڕێوتێتی خۆت نەوتی خۆتە فرۆشی خەریکی میزانی خۆت بە لە دەمی سرادانێکی ji بۆ واشنگتن سەرکەوت شەمسدین لە ئاتلانتیک کانسل دەئاخفت و ڕۆلی ئەمریکا دەئاواکردنا پەیوەندیەک ساغڵەم دنێبەرە هەرێما کوردستانی و عێراقا ناوەنددا مژارەکە جوینەکاوی بوو. بڕێڤەبەری وێ جوینێ دکتەر عەباس کازم شارەزایە ئەتلانتیک کانسل و ڕێڤەبەری دەست پێشخەریە عێراقی گوت gelek عێراقی gazında dikin ku niha Amerîka çav li welatê wan dike weka paşkoya Iraqê û ew dîtin bûye beşekî siyaseta Amerîka. Ew tiştekê divêt bête guhertin. Divêt me siyasetek ji Iraqê re hebe. Babetê din ku peywendiya Bexda û Kurdistanê ye. Em dizanîn ku Amerîka dixwaze hevbendiyek bihêz di navbera Bexda û Hewlêrê de hebe. Lê divêt Bexda hinekî li pêştir be. Çunku du siyasetên cuda ek ji Bexdayê re ya duê ji Hewlêrê re ya hinek peyam ku her du lawek hevin alîkariyê nake. Serkevt Şemseddîn rolê pozîtîfê Amerîka di çend layenên dî de dibîne bi heman şêweyê ku Amerîka rolî diparastin û tenehiya Iraqê de dibîne. Rolê Washington du tiştin. Ya yekê pêşvebirina saziyên Iraqê birêka civaka sivîl û ya din karkirina ji bo proseyê dîmokrasiyê çunku bêy bihêzkirina demokrasiyetê tenahî û pêkvejiyana pêkhateyên Iraqê nemumkin e û em ê tim şer bikin. Dr. Abbas bawer dike ku giringa Emerîkiyan peywendiyek baş digel Kurdan jî hebe. Ji ber çend pirsên weka jimara mezina penaberan kêşeyên sinûrî digel Tirkiya û hukmraniya herêmê ku Amerîka dikare alîkar be û rolê erênî hebe. لە ئێوارەی جەژنی قورباندا مەڕدارەکانی ناوچە کوردیەکان مەڕەکانیان دەبن بۆ ئەستەمبول تا بیان فرۆشن. پامنێری دەنگی ئەمریکا لە ئەستەمبول و توێژیان لەگەڵدا دەکات تا بزانێت بۆچی ئەو ئەرکە دەکێشن و لەوێ دەیان فرۆشن. ji bo cejna Qurbanê tenê di rojman li Îstanbulê jê bi dehan cihan bazarên Qurbanê hatine danên û li van bazaran jê gelek Kurd hene ku baz û dewarên xwe ji bajarê Kurda anîne û yên li vir bifirôşin. Em ên hajivan Kurdan bipirsin bihay û zehmetiya vê derê çi ne? Niha em ji Arya hatine. Sed pêncî heft kaver manîne vera. Yalnız sıxıntiya me en zêde ew e malê me ya lê doğu günü doğu derbasî valî navin hem sıxıntiya îl tarimê, polis, eskerî, cendirme vê qoniyê de em li köpriyê zev sıxmış dikin. Em kamyona tênî kamyon divne îl tarimê, îl tarim ceza dinivîse, polis dinivîse, eskerî dinivîse her yekê 5-6-10 milyar cezayê sucê me çi ye? Tamam köpe heye, köpe heye ve rapor çê dike, işletme numarası işte ama em köpriyê sıxıntiye divîne. Wele me dena xwe bine dormî û çavi sıxıntiye zev çê ku bimîne em bezek 100
میلیون 150 میلیون ضرری چیه که نمینه ذات هم خوشی خلاص که ببینه 300 میلیون ضرری چیه 100 بس ببینه 10 15 20 میلیارد ضرر که ببینه یعنی 100 بس ببینه 3 دیدا 10 میلیارد یا 100 میلیون 15 میلیارد 20 میلیارد ضرر یا کراوی نقلیه آنها توربه جه 100 میلیون 90 میلیون توربه کاش اسم جنبه داری ضعف işkenceyi ببینن او سخنتیا ما مثلا تمام قوا و آهر دا و zaten او وانا برن دخون بنجی آن تو ویل دگری دچه انورات مثلا پیسلیکوی دبن در خانه درخانه تمیز کن داویژن تیمار دکی اذیت یا işkenceyi daha ضعفه چما تو آگری نفروشی تو تیوی آگری نورمال ولی آگری اصلا دم بفروشن رنده دا işte زیاده پیاسا ورا زیاد نرنده ایجا همیشه تیم نوی داری ایتابی کی مثلا حتی ورا تی وراجی مسافه یجی چید به iyi kötü mesela işte kar şeydi be ama yüzeydi dedin de çet. Ezir mi ama 14 روی من ویدرینه. zaten 15 روی girişte دی. 15 روی ویدرینه محفتی همانی بو. ما 12 هبیم. اواش خلاص بس بدست خلاص تبی. حیوان دور دا نامیناس. قد استانبول جیکی نامنا اما ملت ترسه. ملت ترسه حیوان خارزان ده. آیا ویدانه جی قیمتی نه. اوی مانه. yani millet de kuşun teni nakırın kıymecine de bir beraber miner ro aydi ama erzan desiyom kırın ama erzan malı konu adım zahmeti o vederi çe zahmeti o pırın onu ne de hababa pevi malı ne em zahmet on zaro sebi hatta ver novi pisi dare khavi sergu ve hayvan temizlik de kenoket yani خلاص نکرد زار sebi hatta ver şeş haft hab doğru düz runoni bina konu adım yani aynı vardı خبرتر كريا وداره ام 12 milyar dedim ورا محف milyar da عربي 12 milyar da ورا ابا انسان يكتي خبرتنا نه يعني ابا دور المداري ازر می هاتمه وی داری ساده مالیت تاوی تبکای یمی 7 میلیارد من ساده مصرف هایی دای رونشتوانên İstanbulên bixwazin qurbaneke ji xwe re bikirin, dikarin yek ji nokteyên qurbanê ya li kağıthane bahaya pazî ji 1000 lîrê Tirkî heta 1600 lîreyê, bahaya deweran ji 6000 heta 20000 lîrê Tirkî bilind dibe. Her wiha ev bazar heta piştî cejnê jî vekiriye. Min Botanî, Deng Amerîka, İstanbul. گوهرتنا جنگه دربکه لجرگی جهانی اوا گوتنا نتوین ایگرتیا راپورتکانو یا زانستیا و سازیا جهانی کوتک چونا عرده تاقیدکا گشتیوی انجامی کو گوهرتنا جنگه برهمن چاندنی جناف دبا و برسیجی زیده دکا بلند بونا بلایا گرمی یا وان سالان بویا اگری حلاندنا قشایا گرینلاند حلبد انجاموی دی بلندبونا آست آفا دریایان با لیکولینا زانستیانه توینی گرتی هوشداری دده کو لسالین بین اووی کاریگریه بکه سر خوارنامه او که امی چه بخون و چند دی بخون زانا دی بیجن پیشبینی هیا کو کاریگری لسر عردی و گران ببا جه انجام اولهیا جدرین آوی آگری برد بندارستانان و ویران کرنا عردی چاندنی بەهۆی هوشیاربوونەوەی خەڵکی بەرامبەر گرنگی ژینگە و ئەو ڕێشێنانەی پۆلیسی دارستانی هەرێم گرتوونێتە بەر خەریکە ژمارەی ئاژەڵی کێوەکان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان تەواو زیاد دەکەن. خەریکە سروشتی کوردستان لەگەڵ ئاژەڵی کێویدا ئاش دەبێتەوە کە لە دوای ساڵی 1990ەوە و بەهۆی ڕاوکردن و دۆخی نالەباری ناوچەکەوە ئاژەڵەکان بە شێوەیەک قڕ کرابوون. خەریک بوو بە تەواوەتی لە ناو دەچوون. دەچینە شاخی بەرانانی نزیک قەزای دەربەنی خان کە ژمارەیەکی زۆر کەڵەکێوی بەو شاخەوەیە و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەشیان لە زیادبووندایە. بەو پێی سنوور بۆ دیاردەی ڕاوکردن دانراوە و خەڵکیش خەریکە لە گرنگی سروش تێدەگات. کاڵەکان ئەوروکو پێشتر ئاماژەمان پێدا لە 6 سەرۆکە ئێستاکە سەروی 150 بۆ 200 سەرەبێ کە ئێستاکە خۆمان لە ئەم کەژوچەوە بینیمانە. ساڵانی ڕابردوو بەهۆی کەمبارانی و وشکە ساڵیەوە هەندێک لە ئاژەڵە کێویەکان لە تینوەتیدا دەخنکان، بەڵام لە ئێستادا پۆلیسی دارستان و خەڵکانی ژینگە دۆست ئاویان گەیاندۆتە بەشێک لەو ناوچانەی ئاژەڵەکانی تێدایە. حیوانەکان ئاو نەبووە بیخۆن، جاری وا بۆ ساڵی وا بۆ وشکە ساڵ بووە کە هەر ئاو نەبووە بەعام ئاویان ڕەویان کردووە یانەک و کوێر بوونە یانەک و مردار بوونەتەوە
بەڵام ئەوە 4-5 ساڵە شتی وا نەبووە و ئامامە دابین کردوون هەموو حیوانەکان وەکو ئینسانێکی شارەزا خۆیان شارەزان بەیانیان یان بۆ سەر ئەم ئاوە خۆنەوە هەڵەکەنەوە بە شاکارڕون. ڕاوکردنی ساڵانی ڕابردوو ئاژەڵەکانی بە تەواوەتی تۆراندبوو نەیان دەوێرا بۆ ئاو خواردنیش لە ئاوەدانی نزیک ببنەوە. ئێستا و بەهۆی پارێزگاری لێکردنیان لەلایەن پۆلیسی دارستانەوە خەریکە تێکەڵ بە ئاوەدانیش دەبن. ئەگەر ئێمە باسی پار ساڵ بکەین 54 هاوڵاتی لەسەر ڕاوی ئاژەڵ دەستگیر کراوە، 300 هاوڵاتی لەسەر ڕاوی باڵندە دەستگیر کراوە و تەنیا لە پار ساڵا 536 هاوڵاتی دەستگیر کراوە لەسەر ڕاوی جۆرا و جۆر، 104 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی دەستگیر کراوە ڕوبەڕووی یاسا کراوەتەوە. دڵشاد محەممەد بەهۆی کامێراکەی دەستیەوە تێکەڵیەکی زۆری لەگەڵ سروشدا پەیدا کردووە و بەردەوام بە چیاکانی کوردستانەوەیە بۆ گرتنی وێنەی گیانداران. ئەو لە پاڵ وێنەگرتندا چۆم و کانیاوەکانیش بۆ گیانلەبەران پاک دەکاتەوە و گیانلەبەران مردار بووەکانیش لە شوێنی پشودانی ئاژەڵە کێویەکان دوور دەخاتەوە. ئەو ئاژەڵەکە بینراون لەم سوورە جگەل لە بزن و کەڵیکێوی ڕێوی بووە چەقەڵ بووە دەڵک بووە سوچەڕ بووە چالاکە بووە ئەوانی کە بینا ژوژک بووە دەرکەوتن تەسویرمان کردو سوورمەلای. هەرچەندە پۆلیسی دارستان هەوڵەکانی بۆ پاراستنی گیانلەبەران چڕ کردوێتەوە، بەڵام هێشتا دیاردەی ڕاوکردن لە هەندێک ناوچەی کوردستان بوونی هەیە و ئەوانەشی ڕاو دەکەن بەرپرس و کەسە نزیکەکانیانن. لە ماوەی ڕابردووشدا ژینگە پارێزان نیگەرانی خۆیان لە سوک مامەڵەکردنی دادگاکان لەگەڵ ڕاوچیەکاندا دەربڕی. ئێمە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 ئەو کەسانی کە دەستگیرێکن لەسەر ڕاوی ئاژەڵ و باڵندە کێویەکان بە پێی جۆری ئاژەڵەکە بۆ نمونە ڕاوکردن لەسەر یەکێ لەم کەڵی کێویانە یەکێ لەم بزنە کێویانە یاخود لەسەر پڵنگ یا سەر کەمتیارێک دیارە غرامەکەی 10 ملیۆن دینارە ئەمە بەستەنیا غرامەی مادی جگە لە غرامەی سزای یاساییەکەی. ئاشتبوونەوەی گیانلەبەران لەگەڵ سروشتی کوردستان بە شێوەیەک خەڵکی دڵخۆش کردووە، دەترسن لەوەی بڵاوبوونەوەی وێنەی گیانلەبەران لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ببێتە هۆی ئاشکرابوونی شوێنەکانیان و دواتر لەلایەن دەسەڵاتدارانەوە ڕاو بکرێن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک. ڕاستە جێبەجێکردنا یاسا دەکار هەر تشتی بکات. بەڵێ لێرەشدا دێنێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێک تر هەر شاد و بەختەوەربن. خدا حافظ.